دوو پەرلەمانتار بە دوواداچوون بۆ سکاڵاکەی موچەی فەرمانبەرانی هەرێم لە دادگای فیدراڵی عێراق دەکەن. لە مانگی تەموزی ئەم ساڵ ئەمین بەکر ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق لەبری کۆمەڵێک فەرمانبەر لەسەر دیارنەمانی موچەی فەرمانبەرانی هەرێم سکاڵای یاسایی لە دادگای فیدراڵی عێراق تۆمار کرد. هەر یەکە لە دکتۆر غالب محەممەد و کاوە محەممەد ئەندامی پەرلەمانی عێراق لە ڕاگەاندراوێکدا باز دەکەن لەگەڵ مەدحەت مەحموود سەرۆکی دادگای فیدراڵی گفتوگۆیان لەبارەی سکاڵای موچەی فەرمانبەران و دۆسیەی نەوتی هەرێم کردووە. ئەو دوو پەرلەمانتارە ئاماژە بەوە دەکەن لەبارەی سکاڵای موچەی فەرمانبەران لە دادگای فیدراڵی سەرۆکی دادگاکە پێی ڕاگەیاندون داوای یاسایی موچەی فەرمانبەرانی هەرێم هێشتا ڕێکارەکانی تەواو نەبوون، بۆیە وادەی دادبینی دیاری نەکراوە. سەبارەت بە سکاڵاکەی وەزیری پێشووی نەوتی عێراق لە سەر دۆسیەی نەوتی هەرێم سەرۆکی دادگای فیدراڵی دەڵێت چاوەڕێی وەڵامی سەرۆکوەزیرانی عێراقن لەسەر دۆسیەکە و لە دوای دەست لە کارکێشانەوەی عادل عەبدولمەهدیش کەیسەکە وەک خۆی دەمێنێتەوە و دەبێت سەرۆکوەزیرانی داهاتوو وەڵامی دادگا بداتەوە. یەکلاکردنەوەی سکاڵای موچەی فەرمانبەران لە دادگای فیدراڵی لە کاتێکدایە ساڵی 2019 لە کۆتا ساتەکانیدایە و حکوومەتی هەرێمیش تاوەکو ئێستا دابەشکردنی موچەی مانگی نۆی تەواو نەکردووە. بەبێ ئەوەی حکوومەتی هەرێم هیچ بڕە نەوتێک ڕادەستی کۆمپانیای سۆمۆ بکات، حکوومەتی عێراق لەم ساڵدا موچەی مانگی 12 فەرمانبەرانی ناردووە کە دەکاتە 5 تریلیۆن و 436 ملیار دینار، بەڵام حکوومەتی هەرێم موچەی 9 مانگی دابەش کردووە. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم لا وتاری 100 ڕۆژەی کارکردنی لا کابینەکەیدا ڕایگەیاند داهاتی ناوخۆ زیادی کردووە و تا کۆتایی ئەم ساڵیش دەیانەوێت بە ڕێژەی لە 150 زیادی بکەن. وێ ڕای زیادکردنی داهات، بەڵام حکوومەتی هەرێم دواکەوتنی موچەی 3 مانگی فەرمانبەرانی چارەسەر نەکرد. لەو پرۆژە چاکسازەی ئاراستەی پەرلەمانیش کراوە، هیچ مادەیەکی بۆ دانەوەی پاشەکەوتی موچەی فەرمانبەران تێدا نییە کە بڕیارەکە زیاتر لە 12 ملیار دۆلارە. لە هەمان کاتیشدا سێ موچەی کۆتایی ئەم ساڵی فەرمانبەران لە بەردەم دوو ئەگەردایە. پاشەکەوتکردنیان موچەکان هاوشەوەی ساڵانی پێشوو یان دابەشکردنی سێ موچەکە لە ساڵی نوێدا بە جۆرێک موچەی مانگی 12 ئەم ساڵ لە نەورۆزی ساڵی داهاتوو دابەش دەکرێت.